ئەم داوایە داوایەکی ڕەوایە بەڕاستی چونکە حکومە دەبێت حکومەتی هاوڵاتی بێت ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیان بکە باشە حکومە دەگەر قەرزەکانی لە هاوڵاتیان وەرەگرێتەوە زۆر باشە باو قەرزانی هاوڵاتیانی ژلایەتی بیاتەوە یعنی ناکرێت تۆ 21 تریلیۆن دیناری هاوڵاتی دلابێ هیچ میکانیزمێکت بۆ دانەوەی نەبێ ئەژمارێکت دروست نەکرد بێ و هیچ سیستەمێکت بۆ دانەوەی ڕانەگەیان دەبێ لە کاتێکا بۆ هاوڵاتیەک کە موچەخۆر بێ نزیکەی 2 ساڵی موچەکانیەکە بەڵام بێت یەخێ هاوڵاتیە بگیری کە 5 میلیۆن پێداوە بۆ هاوسەرگیری لە دۆخێکە کە ئێستا ژیانی هاوڵاتیان زۆر قورسە و بۆ نمونە ئەو شیری مناڵەی ئەو ڕۆنەی ئەو برنجەی ئەو پێداویستەی ساڵی پار بە نرخێک بۆ ئێستا بە دوو هێندەیە یعنی چۆنە بێ حکومەت بەم جۆرە تەسەڕوفکە حکومەت 1 ملیار دۆلاری بەڵێندەران قەرزارە 21 تریلیۆن دیناری موچەخۆران قەرزارە هیچ لەمانە ناداتەوە بۆ نمونە لەسەریەتی پشتگیری لە خانەوادەی شەهیدان کە بۆی خانوویەک یەکەیەکی نیشتە جێبوونیان هەیە ئەمریکانە جێبەجێ ناکە بەڵام یەت بیر لەوەیە کاتەوە کە هاوڵاتیەک 5 میلیۆن دینار قەرزارە تەنگی پێڵ بچن چۆنیش طبعا لە هێندێ بانک ئێمە بە دوواداسوونمان کردووە لە هێندێ بانک لە دەرەوەی یاساش ئیجراتەکەیەکەن بۆ نمونە نووسراوەکەنە سەر فەرمانگەی کەفیلەکە کە هەموو موچەکەی ڕاگرن لە کاتێکە لە یاسا شتیوانیە بەچی هەسایەک تۆ دەسەبەی موچەی ماڵ و مناڵی قوتی یەکێکی ترە بڕی بۆ لەبەرەوەی قەرزداوە بە هاوڵاتیەکی تر ئەم ئیجراژ یاساییە ئەو ئیجراءەت توندە تەنها بۆ ئەوەی هاوڵاتیەکە ناچارکە لەم بارودۆخە پارە بگەڕێنێتەوە بۆ باشن حکومە دەم هەموو پارانەی بۆ چییە؟ ئێستا دۆخی نەوت لە دۆخێکی زۆر باشایە داهاتەکانی ناوخۆ ڕێژەیەکی زۆر بەرزن داهات 200 ملیاریش لە بەغداوەیەت بۆ بەم داهاتانە یعنی ئەم داهاتانە دیار نەبن یەت بە 5 میلیۆن دینار لەسەر شانی هاوڵاتیەکە باری لاری خۆی ڕاستەکاتەوە حکومەتداری بەم جۆرە نابێت حکومەت ئەگەر ئیدعای ئەوە بکە حکومەتی هاوڵاتیە ئەبێ یاساکان وەک چۆن لەسەر هاوڵاتی جێبەجەکە لەسەر خۆشی جێبەجێ بکە یاسای بودجەی نییە شەفاف نییە قەرزی هاوڵاتیان ناگەڕێنێتەوە ئەژماری بانکی حساب ناکە موچەی کەس پلەبەرزکردنەوەی فەرمانبەری ڕاگرتووە ئەم هەموو کارە نایاساییانەیەکە بەڵام چاوی لەوەیە یاسایەک بێنە لەسەر هاوڵاتیەکی هەژار جێبەجێکە لە دۆخێکی قورسە بەڵێ ئێستا حکومە دەتوانێت چاوپۆشی بکە لە وەرگرتنەوەی ئەم قەرزانە بۆ ماوەیەکی تر 6 مانگی تر ساڵێکی تر ساڵ و نیوێکی تر تالانی کەم بچێتە ناو سیستەمێکەوە وەک چۆن ئەرگ لەسەر هاوڵاتی جێبەجێکە ئەو ئەرکان مافەکانیش بۆ هاوڵاتیان بگەڕێت ئەوە وەکو پەرلەمان نەتوانن چیان بۆ بکەن وەکو طبعا ئەمە ئیشێکە لە 100 پەیوەندی بە حکومەتەوە هەیە بەڕاستی ئەگەر حکومەتێکی دیعای حکومەتی هاوڵاتی بکە ئەبێ بەم جۆرە مامەڵە لەگەڵ هاوڵاتیەکانی نەکە یەکەم حکومە دەتوانێت چاوپەشی بکە لە هاوڵاتیان ئەوانەی سلفەی خانوبەریان وەرگرتووە پێشینەی هاوسەرگیریان وەرگرتووە ئارامیان لێ بگرێ 6 مانگی تر ساڵێکی تر ساڵ و نیوێکی تر ئەمە یەک دووەم حکومەت ئەبێ سیستەمێک دانێ بۆ قەرزەکانی نێوان خۆی هاوڵاتی موچەخۆرە قەرزی لە حکومەت وەرگرتووە یا پارەی ئاو قەرزارە یا پارەی کارەبا قەرزارە ئێوە موچەخۆرەش پارەی لای حکومەتە ئەژمارێکی بانکی بکاتەوە بەیەکەوە ئەم قەرزانە تەصفیەکەن ناکرێت حکومەت یەخی هاوڵاتی بگرێ بڵێت تۆ 5 میلیۆن دیناری لایە بەڵام هاوڵاتی ناتوانێت یەخی حکومەت بگرێ بڵێت تۆ 50 میلیۆن دیناری منت لایە و پاشان ئێستا داهاتی حکومەت زۆر باشە تۆ نەوت لەسەر 100 دۆلارەوە فرۆشی بۆ بەم جۆرە تەنگ بە ژیانی هاوڵاتیان هەڵەچنی حکومەتێک سادەترین ئەرکەکانی خۆی جێبەجێ ناکات تەنانەت تا ئێستاش موچە لە کاتی خۆیان نادا یعنی چۆن ڕوویەت بێت یەخی هاوڵاتی بگرێ من بەڕاستی پێم سەیرە حکومەتی لەم جۆرە